یەکێتی مامۆستایانی کوردستان خۆی بە بەشێکی دانەبڕاو لە پرۆسێ پەروەردە دەزانی و هەستەوە بەر پرسیارەتی خۆشی بەڕاستی لەو بارەیەوە ڕادەگەیەنێت لەوەی کە بۆچوونی هەبێت ڕای هەبێت لەسەر ساڵی تازەی خوێندن لەو بارەیەوە یەکێتی مامۆستایانی کوردستان پێی وایە ساڵی خوێندن دەبێت دەست پێ بکاتەوە چونکە ئێمە هەمومان دەزانین ڕاوەستانی خوێندن لە 25/2/2020ەوە کاریگەری نەرێنی زۆری کردوتە سەر حاڵەتی دەرونی قوتابیان و خوێندکاران و تەنانەت باوکان و دایکانش کۆمەڵگەشیانی بەڕاستی بە شێوەیەکی گشتی بۆیە هەموو هەوڵێک دەبێت لە پێناوی ئەوە بێت کە ئەم پرۆسەیە دەست پێ بکاتەوە جگەلەوەش ئێمە پێمان وایە دەبێت لێرە بە دۆ ژیان لەگەڵ کۆرۆنا بەڕێ بکەین چونکە ئەم بابەتە هێشتا ڕوون نییە کەی و لە چوادەیە کۆتایی دێ بۆیە ناکرێت تۆ پەچی شەکانی خۆت بخەیت لەبەرەوە ڕێی یەکێتی مامۆستایان ئەو هەیە کە پرۆژێشی هەیە بەڕاستی لەو بارەوە دەیدات بەدە وەزارەتەوە بۆی داوام دەست پێ بکاتەوە لە کاتی خۆی بەڵام ئەکید ئەم بابەتەش کۆمەڵک پێداویستی هەیە لە پێشەوە هەمانەوە مەسەلەی موچەیە کە دەبێت موچەی مامۆستایان لە کات و ساتی خۆیان بدرێتن و دوای ئەوە دەبێت ژینگەی قوتابخانەکان جارێکی تریش بەرهەف بکرێتەوە پاکوخایان بکرێنەوە ڕێک بخرێنەوە دەرمان ڕێژ بکرێن ئەکید ئەو داوامێک کە دەست پێ دەکات وەکو داوامی ئاسایی پێشان نابێت یعنی بەڕاستی دەبی بە هەووی کۆمەڵک ڕێکارەوە بی بۆیە دەبێت پێداچوونەوە بە پرۆگرامەکان بکرێت پێداچوونەوە بە خشتەی وانەکان بکرێت پێداچوونەوە بە بەڕاستی بە شەوانە بکرێت بە هەموو ئەو بابەتانە بکرێت